وەکو مامۆستا ئارامی شەهیدان مامۆستا ئارامی هەورامی لە دایکبووی ساڵی 1975 لە بەرواری هەشتی 1970 هەردوو چاو دەستم لە دەستداوە بەهۆی کارەساتی لوقمەوە. ئەو شتانە کۆمەڵێک ئەجهیزەی کۆنن تەسجیلی ئاکای بەکرە گرام بگرە ڕادیۆی چاک ئیمپلیفایر ڕۆژانە تەبعی ئینسانی نابینا کاتی فەراغی ئەبێت بەچی کاتەکان بەسەر ئەبەی بەو شتانەوە کە هیوایەتی خۆتە منیش یەکێک لە هیوایەتەکانم ئەو شتە ئەلکترۆنیاتە کۆنانەیە. زۆرێک لە بەرهەمەکانی کاک عوسمانی هەورامی مامۆستا عوسمانی هەورامی عوسمان کەیمنەیم لەلایە کە 260 نسخە کاسێت لەلام پارێزراون بە خۆشی ئەزانێ. پاشان لە بەرهەمە ئیسلامیەکان زیاتر لە 600 کاسێتی عەبدولباسط عەبدوسەمەدم لەلایە کاسێتەکانی شێخ محەممەد سدیق المنشاویم لەلایە و زۆرێک لە وتاری مامۆستایانی ئاینیم لەلایە. بنەماڵی ئێمە هەرچەند دارتاشن بەس بنەماڵێکی ئاین پەروەرین لە ڕێگەی کاسێتەوە شریت با بڵێن شیخ محەممەد سدیق المنشاوی لە ڕێگەی کاسێتەکانی ئەوە توانیم ئەلحەمدولای وەشکل لە ساڵی 90ەکاندا 15 جزئی قورئان تەواو لەبەرکەم و لە دوای ئەوە دوای دروستکردنی خێزانم پرۆسەی هاوسەرگیریم سوپاس بە خوای ڕەب العالەمین کە توانیم ئەوەکەی تریش تەواو بکەم. بسم الله الرحمن الرحيم اعلموا أن الله يحيي الأرض بعد موتها قد بينا لكم الآيات لعلكم تعقلون إن المصدقين والمصدقات وأقرضوا الله قرضا حسنا لەگەڵەوە کە نابینام با بڵێن حافظی قورئانم كامل يعني الحمد لله والشكر من حافظي قرآنم ونك حافظم بلكم لتوانام دا هي كواني قرآن بليموا يعني درسي قرآن بليموا وسباس بو رب العالمين جي بنجشم لنا نابينا كان ولنا جيلي تشاو صاغ كان اشدا ديار من دو مدرسه هيا مدرسه شي تشاو صاغ كان كدرسي ان بيليموا مدرسه شي بابلن نابينا كان كدرسي قرآن ودرسي عقيده شيخ